زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر زەنگێکی مەترسیدارە بۆ پەرتەوازەبوونی کۆمەلگا و تەندروستی کۆمەلگا ئابووری کۆمەلگا. دەمانەوێت لەم بارەیە و گفتوگۆ بکەین. دیارە ئەو کەسانەی کە مادەی هۆشبەر بەکاردەهێنن پاشان دەستگیر دەکرێن، پێویستیان بەوەیە کە جارێکی دیکە شیانزنەوەیان بۆ بکرێ بۆی بگەڕێنەوە ناو کۆمەلگا، چارەسەر وەربگرن، چ لە ڕووی تەندروستی چ لە ڕووی دەرونیەوە ڕابهێنرێنەوە بۆ ئەوەی کە ئامادە بن جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ ناو کۆمەلگا. هەرچەندە زۆر جار بەداخەوە دەچنەوە سەر هەمان ڕێگە و جارێکی دیکە مادەی هۆشبەر بەکاردەهێنەوە. ئامارەکان بەردەوام ڕوو لە زیادبوونن، بەردەوام لە هەواڵەکان گوێمان لێ دەبێت و بە ئێوەی ڕادەگەێنین کە ڕۆژانە چەندین باند دەستگیر دەکرێن، چەندین بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت هەوڵ دەدەین کە ئەو ڕێگایانەی سەرچاوەی هێنانە ناوەوەی مادەی هۆشبەرن بۆ هەرێمی کوردستان ڕیشەکێشی بکەین و کۆنتترۆلی بکەین و ڕێگەلەوە بگرین. دیارە زۆر جار باز لەوەش دەکرێت کە مادەی هۆشبەر ئەگەرچی لە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی زۆر سەخت بەدەست دەهێنرا، بەڵام ئێستا بە شێوەیەکی ئاسان دەست دەکەوێت و ڕێگاکانی گەیاندنی مادەی هۆشبەر بە بەکارهێنەران ئاسان کراون. چەندین ڕێگای جۆرا و جۆر هەیە، بەڵام هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوامە بۆ ئەوەی کە ئەم ڕێگایانە کۆنتترۆل بکرێن و ئەو کەسانە دەستگیر بکرێن، چ بەکارهێنەر بن یاخود بازرگانی مادەی هۆشبەر بن. دیارە ئەو کەسانەی کە مادەی هۆشبەر بەکاردەهێنن و دەستگیر دەکرێن بەشێکی زۆریان دەڵێن پەشیمانین، بەڵام لە ڕووی تەندروستیەوە ئامادەنین بۆ ئەوەی کەواز لەو مادەیە بێنن، بۆیە دەستگیر دەکرێن. لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەوڵی ڕاهێنانەوەیان دەدرێت. من دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز ئەحسان عەبدوڕەحمان کە بەڕێوەبەری چاکسازی کۆمەڵایەتی هەرێمی کوردستانە لە هەولێرە و ڕاستەوخۆ لەگەڵما. کاک ئەحسانم کاتت باش، زۆر سوپاس کە میوانی کوردستان 24. کاک ئەحسان، ئێوە لە نێو چاکسازی کۆمەڵایەتین، پێمان بڵێ کە ئەوەی دەیبینن بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زیادیان کردووە و دۆخی ئەوان چۆنە؟ گوێبیستی دەنگی منی کاک ئەحسان؟ زۆر باشە کاک ئەحسان، زۆر بەخێر بیت بە کوردستان 24. دەمەوێتەوە بپرسم کە ئێوە لە نێو چاکسازی کۆمەڵایەتین، ئەوەندەی کە دەیبینن لەم چەند ساڵی دواییدا بەکارهێنانی مادەی هۆشبەر زیادی کردووە؟ بڵێ، سەرەتا ئەم کاتان باش، زۆر سپاس بۆ کەناڵی K24 بۆ ڕێخستنێم دەرفەتە بۆ بتوانین لەسەر مادەی هۆشبەر لەسەر زیانەکانی گفتوگۆ بکەین. ئێمە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان لە هەر شەش چاکسازیەکە لە هەولێر و سلێمانی دهۆک زیاتر لە 1027 حکومدراومان هەیە ئێستا کە سزادراون بە مادەی هۆشبەر و لەوانە 430 کەسیان بازرگانن و 600 قسووریان ئەوانی کە بەکارهێنن. بەڵێ، حکمی ئەوان چۆنە کاک ئەحسان ئەگەر بۆمان باس بکەیت؟ ینی ئەوانی کە مادەی هۆشبەر بەکارهێنن بازرگانەکان بێگومان کە حکمیان زۆرە و ئەو ماوەیەمان بۆ باس کە لە چاکسازی دەمێننەوە ڕاهێنانەکانی ئەوان چین بۆ ئەوەی کە دوور بکەونەوە لە مادەی هۆشبەر؟ بڵێ، ئێمە دەمێت باس لەو بابەتە بکەم کە بەڕاستی لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئێمە احتیمادی کولیمان لەسەر کادرانی خۆمانەوە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی کە بەردەوام ڕاهێنانیان پێ دەکەن و بەردەوام سیمینار و کۆڕووکۆبنەوەیان پێ دەکەن و لەسەر ئەو بابەتە ڕێکخراوی وچان من دەستخۆشیان لێ دەکەم لێرەوە کە زۆر چالاکانە لە چاکسازیەکانی سلێمانی هەولێر کاری خۆیان دەکەن و ڕاهێنان بە کادرانی ئێمە دەکەن و بە توێژەرانی ئێمە دەکەن، توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی بۆ ئەوەی چۆنیەتی مامەڵەکردن لەسەر لەگەڵ ئەو کەیسانی کە ئاڵودەبوون یا بازرگانی مادەی هۆشبەرن و ئێستا جگە لەوەی کە ڕاهێنان بە کارمەندانەکەن بە ئەو کادرانی خۆمان ئەو بڵێن توێژەرانە بە هاوکاری ڕێکخراوی وچان ئێستا بەرنامەی ئەنجامدانی چارەسەر و شیانەوەیان دەست پێ کردووە، شیانەوەی ئاڵودەبوانی مادەی هۆشبەر لە ناو چاکسازیەکان لە ڕێگەی پرۆگرامی تایبەت بە چارەسەرکردن و کەوەی کە پێویستە لە ڕێگەیەوە بتوانین ئێمە چاکسازی لە کەسەکانە بکەین بۆ ئەوەی
ئەو جارێتی بیگەڕێنەوە شیانەوەیان بۆ بکری بگەڕێنەوە کۆمەلگا لە 2015 دەستیان پێ کردووە مەسپاسیانەکە. زۆر باشە کاگەحسان ئەم پرسیارەکەم پرسیاری دواترم گرێدراوی ئەم بابەتەیە ئەوانەی کە ئەو 600 کەسەی کە ئێستا دەستگیر کراون بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر و سزادراون زۆرن ئەوانەی کە دووەم جار یا سێم جاریانە جارێکی دیکە دەستگیر دەکرێنەوە؟ ئەوانەی دووەم جار و سێم جار ئێمە تا ئێستا حکمدراو نەبووە بەربێ و جارێتر بێتەوە بەڵام لە تەوقیفەکان ڕەنگەوە لە ئاسایش و پۆلیسە بێ بەڵام بەردەوام ئەمانە ئێمە ڕۆژانە بۆمان دێن ڕۆژانە مەسەن لەم هەفتەیە زیاد لە 20 کەسمان لەسەر مادەی هۆشبەر بواتوە اینجا ئەوانە بەردەوام ڕێژەکە لە زیادبوونە بەڵێ ڕێژەکە لە زیادبووندا و لە طبعاً لە هەموو دادگاکانی هەرێمی کوردستان نەک هەر لە سلێمانی هەولێر یا هەمووی بۆیە ڕێژەکە لە زیادبوونەوە پێویستە ئەمە هەست بە ئەو هەستیاری بابەتەکە بکەین و کاری لەسەر بکەین و ئێمە دەبێ خۆمانی بۆ ئامادەکەین بۆ ڕوبەڕوونی ئەو مادەیە چکە ئەو مادەیە دەبێتە هۆی تێکدانی شیرازی کۆمەڵایەتی و تێکدانی خێزانەکان شیرازی خێزان تێکەدا و بووەتە هۆی هەڵوەشانەوەی چەندین خێزان لە هەرێمی کوردستان و عێراق و ڕەنگە وڵاتانی دەوروبەریش. بەڵێ کاگەحسان زۆر باشە پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئەوانەی کە سزا دەدرێن و دێنە چاکسازی کۆمەڵایەتی لەو ماوەی کە لەوێ دەمێننەوە ئێوە دڵنیان لەوەی کە بە تەواوەتی ئامادە دەکرێن بۆ ئەوەی جارێکی دیکە بگەڕێنەوە ناو کۆمەلگا و نەچنەوە سەر هەمان مادە یاخود هەندێکیان هەیە کە کاتی خۆی تەواو کرد و کاتی سزادانەکەی تەواو بوو دەچێتە دەرەوە بەڵام بەداخەوە جارێکی دیکە دەچێتەوە سەر هەمان کار؟ نە ئێمە ئێستا بەپی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 مادەی هۆشبەرەکان کە لە هەرێمی کوردستان ئیزدار کراوە و بەپی ئەوە تەشریع کراوە ئێمە دوو وا خەریکین دوو سەنتەر دروست دەکەین و بەسپاسەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی داوە لەسەر دروستکردنی سەنتەر لە هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مادەیە و بۆ ئەوەی جارێتر شیانەوەیان بۆ بکرێ و چارەسەری دەرونیان بۆ بکرێ جارێت بگەڕنەوە. ئێستا ئێمە حاليا لەڕێی ڕێکخراوی وچان و ڕێکخراوی یونیسێفەوە 25 توێژەرمان ئامادەیە بۆی بتوانین بەرنامەکان دەست پێ بکەین لە چاکسازەکان و ئێمە جگەلەوەی کە بەردەوام ئێمە ئەمانە کە هاتوون لە 2015 ڕاهێنانمان بۆ کردوون و ڕۆژانە ڕاهێنانیان هەیە و کاریان لەسەر کەیسەکانیان دەکەین و سیمیناریان بۆ دەکەین و هەوڵی شیانەوەیان دەدەین لەڕێی توێژەرانی خۆمانە بۆ جارێت بگەڕێنەوە کۆمەلگا و دوورکەونەوە لەو مادە خراپەی کە ئەو مادە زیانبەخشەی کە بۆتە هۆی هەم تێکدانی شیرازی خێزانی و هەم کەسەکان ڕوبەڕووی مەرگەکاتەوە. بەڵێ ئەو سنتەرەی کە باست کرد حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی داوە لەسەر دروستکردنی چەندێکی دیکە ینی دەکرێتەوە بۆ ئەوەی کە لەو سنتەرە ڕاهێنان بکرێ بە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر؟ من لە ماوەی ساڵێکە کە هاتووم دەست بەکارم لە چاکسازیەکان و هەموو بەرنامەکان ئەم پلانەکان نەخشم بۆ کێشاوە و پلانەکان یەک بە دوای یەک هەوڵدەم هەوڵی جێبەجێکردنیان دەم یەک لەو پلانەکە هەمە کە ئەوە من گەیشتمە ئەوێ و درکم بۆ ئەو کێشەیە کرد و ئێمە بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێستا چەندین نووسراومە ئاراستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە بە سوپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت ئێستا ڕەزامەندی داوە لەسەرەوەی کە سنتەرێک بۆ ئالوودەبوانی مادەی هۆشبەر بکرێتەوە و حالیان سنتەرەکە ئەوەی کە زۆر بۆ ئێستا بۆ ئانی کە پێویستە ئێمە ڕەزامەندی ماوەگرتووە بۆ دامەزانی 40 کەس لە هەولێر و سنتەری بگرین بە بینا بگرین بکرێ تاوەکو ڕەزامەندیمان ئێستا ڕەزامەندیشمان بۆ هاتووەوە لەوەی کە بیناکە بۆ دروست بکەین کە بایی زیاتر لە 4 ملیار دینارە و کارمان لەسەر کردو لیژانمان دروست کردن بۆ خۆمیسە سەرۆکی لیژنەکە متابعەم هەیە و زەویەکەمان تەواو بوو و تەسبیت حدودمان بۆ کردو ئینشەڵا لە ماوەیەکی نزیکە دەست بە بیناکە دروستکردنی بیناکە دەکەین بەڵام بۆ ئێستا بۆ کاتی دوای ژەژن ئینشەڵا سنتەرەکە ئامادە بێ بۆی کاری لەسەر بکەین کادری خۆمان ئامادە کردو و ئەو 40 کەسە کە دامەزنین لە فترێکی نزیکە دوای ژەژن دەست پێکەین ئەوانە پسپۆڕن لە دکتۆری دەرونی و دکتۆری ددان و دکتۆری پێست و توێژەرانی کۆمەڵایەتی و یاساناس و ئەوانە بتوانین ئێمە ئەو سنتەرە بەڕێوە بین
بە شێوەیەکی چالاک دەست پێ بکەین و بتوانین ئێمە ڕوبەڕووی ئەو مادەیە بینەوە و ئێستا لە هەرێمی کوردستان لیژنەی باڵای مادە هۆشبەرەکان هەیە بەڵام بەڕاستی لیژنەکە کارەکانیان خاو ئەڕوا و من داواکەم لێرەوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی لە جەنابی کاک مەسرور و جەنابی کاقوبات کە خۆیان سەرپەرشتی ئەو لیژنەیە بکەن و ئەو لیژنەیە فراوام کرد بکرێت ئەنجومەن و ئەو ئەنجومەنە بتوانن ئێمە چکە بەڕاستی هەندێک جار بڕیاری ئەوێ و ئێمە دەبێ اعتراف بکەین کە ئەم نەخۆشیە هەیە و بڵاو بۆتەوە و ڕۆژان لە زیادبوونە و دەبێت لەسەر هەستیاری بابەتەکە درک بۆ بکەین ئێمە ئەم بابەتە چەند مەترسیدارە و چەند دەبێتە هۆی ئەوەی کە هەم کللتورمان تێکەدا و هەم شیرازی خێزانی تێکەدا و کاری لەسەر ئەو ئەنجومەنە بکەین و بۆی من لێر داوە لە هەردوو بەڕێزانەکەم کە کەسێکیان یەکیان سەرپەرشتی ئەو ئەنجومەنە بکەن و بتوانن بۆی ڕوبەڕووی تەحەدیەکان بینەوە بۆی کاری لەسەر بکەین و بتوانین خزمەتێک بەو سنتەرانە بکەین و کەسانە بکەین کە تووشی ئەو مادەیە بن و بە تەواوی بەرنامە و پلانی باشمان هەبێ بۆ ڕوبەڕووبنەوەی. زۆر باشە بەڕێز حسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری چاکسازی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بووی دەستخۆش.